لێرە بڕبراتی کشتتوکاڵی هەڵەبجە بەشی ڕێنمایی هەڵدەستێت بە کردنەوەی خولی هۆشیاری بۆ ژمارەیەک لە جوتیارانی هەڵەبجە بۆ ئەومە بەستە بزانین کە ئەم خولە چۆنە کێنەوە کەسانی کە دەتوانن بەشداری لە خولەکەدا بکەن دەچینە لە زۆر بەڕێز سعدی خەفور بەڕێبەری بەشی ڕێنمایی کشتتوکاڵی هەڵەبجە ڕاستەخۆ لە هەڵەبجە لەگەڵماندا دەبێت کاک سعدی سڵاو لێبێت بانیت باش دەست پێ دەمێ بپرسم کە ئەم خولە چۆنیە کێن ئەو جوتیارانی کە دەتوانن لەم خولەدا بەشداری بکەن. سڵاو لە بەڕێستان بەیانی جەنابتان باش بەیانی بینەرانی کورسە باش عەفوم کە دەنگایەتەوە دەنگی خۆمە بیسمەوە تۆ زەگە دەنگەکە چاکەن بەڵێ بە هاوکاران ماڵێن کە بتوان ئەو کێشێتان بۆ چارەسەرکەن فەرموو پرسیارەکە دووبارە دەکەمەوە کاک سعدی ئەم خولە چۆنیە کێن ئەو دووتیارانی کە دەتوانن لەم خولەدا بەشداری بکەن. بەڵێ دیارە لای جەنابتان ڕوونە وەزارەتی کشتتوکاڵ و ئەودێری بەڕاستی هەر کە چەندین ساڵە بەتایبەت لەم کابینای هەوڵی زۆرەدات کە واری کشتتوکاڵ بەرەو پێش بڕوات. ئەم خولانەش سێ خولی تەواوکەری یەکترین بۆ جوتیارانی خاوەن کێڵگەی گەنمە ئەوانەی کە بە ڕووبەرێکی بەرفراوان گەنم بەرهەم دێنن و ئەو جوتیارانەی کە ئێستا لە خولەکە بەشدارن ژمارەیان 30 جوتیارە لە سێ خولی تەواوکەری یەکتری ئەو خولانەی کە پەیوەستە بە بەرەو پێشچوون و زیادکردنی بەرهەمی گەنم خۆتان دەزانن کە گەنم یەکێکە لەو بەرووبوومانەی کە ئاسایشی خۆراکی پێوە بەستراوە لەبەرەوە ئێمە هەموو هەوڵێک دەدەین کە وەکو ڕێنمایی کشتتوکاڵی هەڵەبجە بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە هەموو هەوڵێک دەدەین کە ئەو جوتیارانەی بانگێش کراون لە زیاتر لە 20 شوێن 20 گوندی سنووری هەڵەبجە کە دابەشمان کردووە ناوچەکان بە پێی بەرهەمەکە دابەش کراوە ئەو ناوچانەی کە زیاتر گەنم داچێنن جوتیاری زیاتری لێ بانکراوە ئەوانەشی کە ڕووبەری گەنم کەمە جوتیاری کەمتری بانکراوە بەڵام زیاتر و جوتیارانن کە بەرهەمهێنەری گەنمن چەندین ساڵە وەکو تەجروبەیەکی خۆمان بەڕێبەرایەتی گشتیمان لەگەڵ یاندا کە ئەزانین کامانەیان زۆر جوتیاری ئەوەن کە بەرهەمی گەنم زیاد بکەن و ڕووبەرێکی زیاد داچێنن ئێمەش لەگەڵ ئەو جوتیارانە میشە کۆنداکتمانەیە لەگەڵ تێگڕای جوتیارەکانی سنوورەکەش ئەو جوتیارانەمان بان کردووە بۆ ئەوەی کە بتوانین تەجروبەی خۆیان لەگەڵ ئەو زانستە نوێیانی کشتتوکاڵ کە ئێستا سەردەمیانە لە سەرانسەری جیهان و لە وڵاتانی پێشکەوتووە هەیە لەگەڵ ئەوەی خۆیاندا وای لێ بکەین کە بەرهەمی کشتتوکاڵ بە تێگڕا و بەرهەمی گەنم زیاتر بەرەو پێش بەرین و بتوانین غیلەی دۆنم بەرەو تەن بەرەو ژوور بڕوات کە بتوانین زیاتر بەرهەمی گەنم دابین بکەین و بەرهەمی گەنم زیاد بکەین لە ناوچەکەمان ناچێت لە ڕووی چەندایەتی چ لە ڕووی چۆنایەتیەوە. بەڵێ کاک سعدی چۆن بڕیارتاندا کە خولێکی لەم شێوەیە بکەنەوە بۆ جوتیاران لە ساڵانی ڕابردووە خولی بەم شێوەیە کراوەتەوە؟ ئێمە لە 2010ەوە بە حەقەت 2010 ئەم خولانە کراوەتەوە پێشتر وەکو ڕێنمایی ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوەکەی لە کۆتایی 99 دامەزراوە لە قەراری 1986 کەفاوە و کادار ڕێنمایی دروست بووە لەو زەمەنەوەی ئێمە تێکەڵاوین بە جوتیار و لەگەڵ لە جوتیارە ئیژەکەین بەڵام بەهۆی قەیرانەدارەکانەوە بەتایبەت لەم دوایانەوە ئیتر هیچ کارێکی وان نەکراوە لەگەڵ جوتیاران لە 2010 بەتایبەت بێژگە لەو ڕێکخراوانەی کە هاوکاریان کردوین کە پەیوەندیمان لەگەڵا کردوون ئەم خولانەمان هەر کردووەتەوە چ بۆ جوتیارانی پیاو بێت چ بۆ دانیشتوانی گوند لە ژن و کچەکان بێت ئەم خولانەمان کردوێتەوە کە لە هەموو بوارە جیاجیەکاندا و ئەم خولەش لەسەر بودجەی لە سادووی سایلۆیە کە ساڵانە تەرخان ئەکرێتەوە بۆ ئەوەی کە بتوانین هوشیاری زیاتر بە جوتیار بین ئەم ساڵ سەرەتایەکی باشە بێت ئیشەڵا بۆ ئەوەی ساڵانی داهاتووش بە هەمان نەفەسەوە بە هەمان بەرنامەوە بە هەمان بودجەوە بتوانین بگەڕێنەوە لەگەڵ برا جوتیارەکان تا ئەوەی بتوانین ڕێژەیەکی زۆری جوتیار لە بواری گەنم کە وەکو عەرزیشم کردن کە گەنم ئاسایشی خۆراک دابین دەکات بتوانین وا بکەین کە زۆربەی زۆر و جوتیاران ئەم خولە وشیارانە بین بتوانن کە بەرهەمەکانیان لە ڕووی چەندایەتی چۆناتیەوە زیاد بکەن. بەڵێ کاک سعدی ئەم خولە ماوەی چەند ڕۆژ دەخایەنێت پێتان وایە کە ئەم خولە کاریگەری لەسەر زیادکردنی ئاستی بەرهەمی هەڵەبجە دەبێت؟ وەکو عەرزم کردن ئەم خولە سێ خولە
خولی یەکەمیان بەداخەوە بەهۆی ڕێکاری ئیداریەکانەوە دواکەوت داقی بوو لە ناوەڕاستی مانگی 11 تا کۆتایی مانگی 11 بکرێتەوە بەڵام بەهۆی ڕێکارە ئیداریەکانەوە خۆتان نزانن دواکەوتین کە دواکەوتین سێ خولی تەواوکەری یەکترە بەواتە ئەم سێ خولە هەر هەمان جوتیار ئەم سی جوتیارە ئەیبینەوە خولی یەکەمیان بە زانستیکردنی کێڵان و تۆدان و پێینکردنی سەرەتایە لەگەڵ جوتیارە عەفو خولی دووەمیشیان تایبەتە بە پاراستنی ڕووەکی خەلاچۆی گژوگیا خەلاچۆی قرتێنەرەکان نەخۆشیە بڵین وەرزیەکانی گەنم هەر بۆ هەمان جوتیارە خولی سێویشیان لەسەر سیستەمی ئاودانی زیرەکە کە ئێستا لە هەموو دنیا باوە ئێمە خۆتان نزانن ناوچەکەمان ڕوبەڕووی قەیرانی وشکە ساڵی بووینەتەوە نەک هەرێمی کوردستان هەموو ناوچەکە ڕۆژەڵاتی ناوەڕۆژ دەتوانین بڵێن ڕوبەڕووی کێشەی وشکە ساڵی بووێتەوە بە تایبەت لە مانگەکانی دوای نەورۆز و مانگی نیسان مانگی چوار وشکە ساڵی زۆر جار ڕوومان تەیەکا دەبێتە هۆکاری ئەوەی کە گەنم بەرهەمی خۆی نەدا ئێمە هەوڵە دەین ئەو برا جوتیارانەی کە بیری ئاویانەیە یا جۆگەی ئاویانەیە لە ڕێگەی سیستەمی زیرەکەەوە بتوان ئاودان بکەین بەواتە ئەم سێخولە هەر سێخولەکەی بۆ لەسەر هەمان بەرنامە بۆ هەر ئەم سی جوتیارە بێکە لە یەکەم خولەوە بەشداریەکەن بۆ ئەوەی بتوانین بە کاملی لەسەر گەنم کاملی زانستی نوێیان بینێ خولێکی تریشمانەیە لە دوای ئەوانەوە بۆ فەرمانبەرانە بۆ فەرمانبەرانە بۆ زیاتر بەهێزکردنی توانای فەرمانبەران کە ئەوی شەر لەسەر هەمان بجێ و لەسەر بجێ لە سادوی سایلۆیە. باشە کاک سعدی پێتان وایە ئەم خولانە کاریگەری لەسەر بەرزکردنەوەی ئاستی بەرهەمە جوتیاران دەبێت؟ بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر کوی برا جوتیارەکان هاوڕامان بن لەگەڵمان نابێن کە خۆشبەختانە ئێمە وەکو عەرزم کردن هەر لە سەرتاوە لە ماوەی ئەم 20 ساڵە کە لەگەڵ جوتیارە بووین وەکو ڕێنمایی توانیمانە کاریگەری ئیجابی بان هەبێت لەگەڵیانە زۆریان لەگەڵمانە هاتوونەوە بووەتە هۆکاری پێشکەوتنی بەلەی کشتتوکاڵی دڵنیاشین ئەم جۆرە خولانە زۆر کاریگەریان نەبێت چونکە کۆمەڵێ شتت هەیە کە تا ئێستا جوتیاری ئێمە پێی پێ نەبردووە ینی هەستی پێ نەکردووە یا ئەگەر کردوێتی لە ڕێگەی کلاسیکیان بەکارهێناوە بۆ بەکارهێنانی چ سەمات بێت چ داچانی گەنم بێت بەڵام ئێمە دڵنیاین بۆ ساڵانی ئایندەی شەڵا وردەوردا هەرچەند کۆمەڵێکیان ێستا خۆشبەختانە تابعە بەکارێنن بۆ داچاندن و دڵنیام ساڵانی داهاتوو کە بە بەرچاوی خۆیان ئەم جیاوازیان بینی لە ڕێگاکان و لە کردارە کشتتوکاڵیەکان بە دڵنیاییەوە هەم زیاد دەکات و وە جوتیارەکانی هاوڕامان دەبن بەرەو پێشە ڕۆن وردە ورداوە هەر لە هەموو دنیای پێشکەوتوشە هەروە بوو هەر بەو شێوەیەش بووە کە زانستە کشتتوکاڵیەکان توێژینەوەکان لە ڕێی توێژینەوە لە ناوچە جاجەکانە کاری لەسەرەکرد لە ڕێنماییشەوە دەدرێ بە جوتیار ئەمە دنیای پێشکەوتوی کشتتوکال لەسەر ئەم سێکوچکەیە ئیژەکات و ومێدمانەیە حکوومەتی هەرێمیش حکوومەتی هەرێمیش لە داهاتوودا بۆم شێوەیە کار بکەین برە و بدا بە زانستە کشتتوکاڵیەکان لە کۆلیژ و پەیمانگاکان توێژینەوەکان و ڕێنمایەکان بۆ ئەوەی بتوانین زیاتر کار بکەین لەسەر زیاترنی بەرهەمی جوتیار. باشە کاک سعدی کاتە ئەتوانین بڵین لە کۆی هەموو ئەوانەی کە بەڕێستان باستان کرد ئەو جوتیارانی کە بەشداریان کردو ئەو جوتیارانە بوون کە زەویان داچاندەوە و باغدارەکانیش بەمان شێوە بەشداریان کردووە و لەگەڵ ئەوەش جوتیاران خۆیان تا چەند حەزیان کردووە کە بەشداری لەو خولایە بکەن. ئێمە ئەوەی کە بەشداری کردو بەڵێ وەکو سەرەتا ژاماژەمێ کرد بۆ جەنابان هەر هەمووی چێنەری داچێنەری گەنمە کە بە ڕووبەرێکی فراوان ڕاستە لە لەدەکان دانیشن بگرە باخیشان نەبێ بەروبوو میاژەڵیشیان نەبێت پەلەوەریشیان نەبێت بەڵام بە ڕووبەرێکی فراوان گەنم داچێنن ئەو جوتیارانەمان بان کردووە ئیشەڵا بتوانین لە بوارەکانی تریش هەر چۆن جەناوتان بگراگەدار بن تەموزی کۆتایی تەموزی ئەمساڵ و سەرەتای ئاب کە خولێکی نیشتمانی هەڵمەتێکی نیشتمانی بوو ئێمە دوو خولی فراوانمان کردەوە کە زیاتر لە 300 جوتیاری خاوەن باخی هەنا لە سنوورەکە بەشداری کرد ومێدمانەیە ئەم خولانە بەردەوام بن حکوومەت بودجەی تایبەت تەرخان بکات ساڵانە بۆ ڕێنمایەکان بۆ ئەوەی بتوانین وشیاری جوتیار زیاتر بکەین و ئاستی زانستی جوتیار بەرز بکەینەوە. باشە کاک سعدی شێوازی ئەم خولانە چۆنە شێوازی خولەکان پراکتیکیە یاخود تەنیا بە شێوازێکی نەزەری دەخوێنەوە تا
جوتیارەکان دەبێنە سەر زەویە کشتتوکاڵەکان لەسەر ئەوە بتوانن خولەکانیان فێر بکەن یاخود تەنها بە شێوازێکی نەزەری کە ئەم خولانە دەدرێت بە جوتیارەکان. ئێمە پراتیکتی بە شێوازی پراتیکی و بە شێوازی نەزەری بە هەردوو شێوازەکە بێت ئەوەی کە پێویست بە ئەچینە سەر کێڵگەکان ڕاستەوخۆ لەسەر کێڵگەکان قسەیان لەگەڵاکەین ئەوەشی کە پێویست نەکا بە شێوازی نەزەری لە ناو هۆڵی ڕێنمایی وانەکانیان پێوەترێتەوە. باشە کاک سادی بۆ کۆتایی خولەکە شێوازی هەڵسەنگاندنەکانتان چۆنە بە بۆ جوتیارەکان چۆن نەزانن کە ئەم جوتیارە بە شێوەیەکی زۆر باش فێری هەموو ئەو شتانە بۆ کە ئێوە پێتان وتووە زەوێکیان ئەدەنێت دواتر خۆیان کاری لەسەر بکەن؟ بەڵا هەر ئێستا پێش ئەوەی کە لەگەڵ جەنابتانە دانیشین لەم بەرنامەیەدا لەگەڵ جوتیارەکانە قسەمە کرد فۆرمێکمان بۆ ئامادەکردوون بەبێ نووسینی ناو هەڵسەنگاندن بۆ تا چەند خولەکە سوودی گەیاندووە مامۆستاکەش ئەو مامۆستایی وانە بێژە وەکو دەنگدانێک هەر هەمویان پێمان وتون کە لەسەر ئەو دوو بابەتە بابەتی سوودمەندبوون لە مامۆستا و سوودمەندبوون لە خولەکە کردوکیان تقریبان لەسەرێکی نەڕاتەوە تا چەند ئەم خولانەیان پێخۆشە ئەو فۆرمۆمان بۆ ئامادە کردوون بەبێ نووسینی ناو شەڵاک لە کۆتایی خولەکە ئیمڕۆکە کۆتا ڕۆژێتی ئەو هەڵسەنگاندناکەن و دوایی ئێمە خۆشمان سەر لە نوێیان خوێنینەوە و بە ژمارە بە داتاوەریەکین بزانین تا چەند ئامادەییان تیاوە چەند خولەکەیان پێخۆش بۆ سوودیان وەرگرتووە. کاتە کاک سادی باو پرسیارە بکەین کێن و کەسانی کە خولەکان دەڵێنەوە کەسانی کە هەڵدەستن بە ئەم وانانەکە بە جوتیارەکانی بگێنن ئەو کەسانی پسپۆڕن پێشتر ئەوان خولیان وەرگرتووە یاخۆ پێشتر ئەزمونیان و بوارەجا هەیە؟ بەڵە ئێمە هەوڵمان داوە هەوڵی زۆر باشمان داوە خەڵکانی پسپۆر لەو بوارە ئێسا مامۆسایەک ئەم ڕۆوانیان پێڵێتەوە ئەم سێ ڕۆژە لە بواری پاراستنی ڕۆکی کەسێکی تری پسپۆڕێکی تری شارەزایە لە بواری ئاودێری کە لای ڕۆشنێتە زانکۆکان دکتۆرا خەڵکی پسپۆر و بەتوانامەنێناوە لە بواری ئاودێریەکە لە بواری خولی فەرمانبەران ڕۆیشتوینە لە سلێمانی خەڵکی پسپۆرمان پیا کردو بۆ ئەوەی لەو بوارەوانە بڵێتەوە ئێمە هەموو هەوڵێگەدەین کە بتوانین باشترین خەڵکی بەتوانا و شارەزا و پسپۆر بێنین لەو بوارەی کە پێویستە وانەکانیان پێ بڵێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز سعدی خەفووی بەڕێبەری بەشی ڕێنمایی کشتتوکاڵی هەڵەبجە سپاس کای لە بەیانی ئەمڕۆی کوردستان نیوزدا لەگەڵمان ئامادە بوویت. زۆر سپاس.